لخست خاني غما وها عليل أمتك بشهر زرديا عليه شاي ويسير أمتك بلاي رحم لطفك همشا انتظارك واشعل دمائك روج شمس رواقك رواقك خش أوصري ككوكبي لك كوس قاقك بتيكتك بيه سلاوتان لێبێ بیسەرانی رادیۆ سلێمانی ڕێز و سڵاومانێ بۆتان مانگ ڕەمەزانتان پیرۆز ڕۆژوتان قبول بێ بە هیوای حەسانەوە بە هیوای ڕۆژوشکانێکی ئارام بە هیوای ئەوی کە موچەکانتان وەرگرن جیرفانتان گەرم بێتەوە دڵتان خۆش بێت بۆ بەرە جەژنانە جەژنێکی خۆش و ئارام بکەن لەم وڵاتەیە کە هەمووی قەیرانە قەیرانی کۆرۆنا و نەخۆشی و ناخۆشی و بێموچەیی و قەیرانی دارایی و قڕبەسەری وڵاتە بەرۆکی ئەم نەتەوانی ئەم ناوچەی گرتووە مرۆڤایەتی بەڕاستی هەمووی هیلاکە بۆی ئەمە هونەرمەندان بیرمان لەوە کردوێتەوە بۆ ئارامکردنەوەی ڕۆحیەوە بۆ ئەوی کە ئێوە بە ئاسوودەی بژین ئێمە خۆبەخشانە لە خزمەتانان ئێمەش بەخشینەکانمان هونەرە گۆرانیە موزیکە بۆ ئارامکردنەوەی ڕۆحیەوە یینە خزمەتان شەوانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هەفتەی دووجار شەوچەی ڕەمەزان پێشکەش دەکەین بۆ بینەرانی پێیجا ڕێسوان کۆمنتەکان نەخێنن سەر چاوانمان و وەڵامی کۆمنتەکانتانینەوە و هەروە بیسەرانی رادیۆ سلێمانی ئێستاتوان لەسەر شەپۆلی FM 89.5 بیسەرمان بن من لە خزمەتانم جەزای ساز و هاوکارەکانم کاکە ڕەوەندتەها لە کۆنتڕۆل کاکە باوانی خۆشەویستی خۆبەخشوی خۆنەویست ئەو گەنجەی کە بە ئامێری زەرب لەگەڵمانەیە مامە سەعاد الحەسەنی خۆشەویست و هاوڕێ برامان کە هەموو کات هاوکارێکی هەمیشەیی و دڵسۆزی هونەر و مۆسیقایە سواسێکم ئەم شەو میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست هونەرمەندی دیێرینی دەنخۆش کاکە بەرام سعید میوانە لەگەڵمانە کاک بارام گیان بەخێراتن دەکەم زۆر سپاس دەکەم کاک جەزاگیان زۆر خۆشحاڵ بووم بەخێراتنی هەمووتانەکەم بێگومان مامە سەعادلی خۆشەویست کاکە باوان کاک بارام گیان من زۆر خۆشحاڵم کە بە دیدارت شادە بمەوە وەکو هاوڕێیشی خۆت زۆر خۆشحاڵم کە لە خزمەتم زۆر خۆشحاڵم کە ئەم شەو تۆ رادیۆکەمانەوەی تە پیرۆز کرد جاربانی تۆم کاک جەزاگیان زۆر سپاس دەکەم بۆ فەرمی تۆزێک بێتە پێشەوە لە مایکەکان مەمنون ئەبەم جارە تۆ پێشتر مێژوەکەی لەگەڵ رادیۆ سلێمانی رادیۆی ماڵبەندی سلێمانی تۆ هەموو کات لەم رادیۆی ماڵی خۆت بووە دڵنیام لە ڕۆژانی سەختە ماڵی خۆم زانیوە من هاوڕێ و پشتیوان بووی ئێستاش دڵنیام بە هەمان نەفەسەوە جاری تر هاتوویتەوە رادیۆکە و ئێمەش زۆر دەستخۆشی لێکین چاوەکانە ماجەکەم زۆر سپاس دەکەم من هەموو کاتێ من ئەم رادیۆیە ماڵی من بووە بە ماڵی خۆم زانیوە وەسپاسی جەنابی شتەکەم کە بەڕاستی چالاکی خۆنەویستانە خۆبەخشانە هەموو کارە جوانەکانەکەی لە پێناوی کللتور و گەلەکەتە زۆر سپاس دەکەم و هەروە سپاسی ژەنیارانی شەکەم کاکە عادل بە تایبەتی و لەگەڵ کاکە باوانی خۆشەویست وەسپاسی جەنابی شەکەم لە هەموو ڕێکەوە جەنابەت پێفێکتی زۆر سپاس دەکەم جەزاگیان من خزمەکاری نەتەوەکەمم خزمەکاری هونەرمەندانم خزمەتکاری هونەرەکەمم هونەری ڕەسان زۆر سپاس دیارە ئەوە کۆمنتەکان وردە و دەست بە کۆمنت نووسینەکەن کاکە توانەتارانی هونەرمەندی خۆشەویست سڵاوتان دەبێن سەرکەوتوو بن زۆر سپاس خاتو ئاشنا دڕێی بەخێر بێن هونەر دۆستە بێنازەکان دەستی کاکزەزا خۆش بە سپاس خاتو ئاشناجان بەهنا مەحمەد سڵاو بەڕێستان خۆشەویستن زۆر سپاس کاکە بەهنامجان من زۆر سپاسان دەکەم خۆشەویستانم شەو دیارە ئیتر وەکو قەیرانی داراییەکان نەکبەتێکی تریش ڕووی کردە هەڵەی تەکنیکی کە ناتوانین پەیوەندی تەلەفۆنی وەربگرین بەس لە ڕێگەی ئەتوان ماسنجەرەوە بەناوی هەرێم کوردیش ئەگەرتانێ لە ڕێی ماسنجەرەوە داخڵ بن لە ڕێگەی شاشە جوانەکەەوەتان بینین و ئەتوانن بتان دوێنێ گفتوگۆشتان لەگەڵا بکەین ئەوە سا لە کۆمنتەکانە هاوکارم کاکەڕەوەندتەهات ئەو وینەتان بۆ نووسێ ئەو ئەکاونتای بەناوی هەرێم کوردیش ئەچ کەسێک وستی ڕاستەخۆ بێتە بەرنامەکەەوە توانێت لە ڕێگەی ماسنجەرەوە گفتوگۆ بکەین بەیەکەوە پێم خۆشە سەرەتا بچینە من خۆم دایمە تامەزڕووی گۆرانی موزیکم
جا برادێکمێتەوە مجای لە ئەوروپا یەکەم شت پێشەوەی پێ بڵێم مەرحەباڵە کاک زەوتەوە بۆ پیر نابێ بەڵام بە ئارەزوو هەم کاکە گیان من دەمێن لەو مۆسیقا و گۆرانیە ناو دەنگی جۆمە دەنگی کەمانچەکەی مامۆستا عادل بێت چۆن پیرە وانێ بە مامۆستا بەڕاستی من فرقەیەکی تایبەتیە لەگەڵ ئەو پێشەوی بینە ئەم دی من دەردەشێکم بە تارەکە کردتم بەخوا جۆمە دەنگی تار بێ بەدەستی کاکە نەزمی تارەوە خوا ئاگادارە ئەگە بڵم 5 ساڵ گەنجە بمەوە لەوانەیە بڵم بالەغا يعني او من موسيقى بروح جوي لي قرم لبرو ناجل بير بم او زۆر ڕاستە زۆر ناخۆشە ناڵە چۆنی ڕکاکە تۆ بۆ پیر نابێڵم بارز ئیتر ئەوە وەکو مێدی نیم تۆ مێدی خۆم هاوڕێمە ئەش پیر نابێ ماشەڵڵا کاکە دێر فەوزی لە ئەڵمانیەوە بە قوربانی کاکە لێر بم زۆر سپاس دەکەم کاکە مەجززیرەی لە گەرمیانی خۆشەویستەوە کاکە ڕەوەنتەها زۆر سپاس دەکەم کە بۆی نووسیون پەیوەندی بکەن لە ڕێگەی ماسنجەرەوە بە هەرێم کوردیش سواسانەکەم با بچینە لای گۆرانی من حەزەکەم بە پەلە بچینە لای گۆرانیشی خۆش بە دەنگە زوڵاتەکەی کاکە بارام بۆ خۆشەویستانی کە من دایما هەموو کات ڕاگەیاندنەکان بە تەمامباری سەرەکی ئەزانم کە ئەم جۆرە هونەرمەندانە کەمتر یعنی خەڵک بۆ دەنگە خۆشانیان ئاسنایە حەزەکەم خۆتان گوێبیستی بن زان چێتەوان بارە و کەناڵانە نین کە هەندێک هونەرمەند ئەیەنە پێشەوە کە بەداخەوە هونەرفرۆشن نەک هونەرمەند با ئەمە گوێبیستی گۆرانیی خۆشی کاکە باران بی بێکەوە بەهار نامێ بەهار ناماوێ جوانیت ببینم ئەمڕۆ من بەدڵ بەست و غەمگینم بەهار ناماوێ جوانیت ببینم ئەمڕۆ من بەدڵ بەست و غەمگینم دوورم لە خۆشی خەریکی شینم زار و بێزارم تاریکە ژینم دژمێنی لالا و گوڵ و نەسرینم بەهار نەماوێ جوانیت ببینم دژمێنی لالا و گوڵ و نەسرینم بەهار نەماوێ جوانیت ببینم بەهار بولبولت بەهار بخوێنێ گوڵیش لە دەشتا با خۆی بنوێنێ کانێت ئاویڕۆن بە هەڵقوڵێنێ گژوگەتەوە بە بیشەکێنێ ئەمە نەدڵی من نابزێنێ ئەمە نەدڵی من نابزێنێ بەهار ناماوێ جوانیت ببینم بەهار ناماوێ جوانیت ببینم بەهار و دەشت و ئاسمانی شینی بولبول و قومری گوڵ و نەسرینی نەشای دیمانی جوان و شیرینی پەشمەلە کاسێ سەرە پاشینی دوور بێ لە دیلی بەست و غەمگینی دوور بێ لە دیلی بەست و غەمگینی بەهار نەماوێ جوانیت ببینم بەهار نەماوێ جوانیت ببینم
بەهار نامانێ جوانیت ببینم ئەمڕۆ من بەدڵ بەس و غەمگینم دوورم لە خۆشی خەریکی ژینم زار و بێزارم تاریکە ژینم دوژمنی لالە و گوڵ و نەسرینم بەهار ناماوێ جوانیت ببینم دوژمنی لالە و گوڵ و نەسرینم بەهار ناماوێ جوانیت ببینم دەم خۆش دەست خۆش ئێوەش دەستان خۆش بێ بەخێر بێنەوە سانم گەڕێنەوە خزمەتان بۆ تاواکردنی بەرنامەی شەوچەوەی ڕەمەزان لە رادیۆی سلێمانی رادیۆی مەڵبەندی یەکی ڕێستنی سلێمانی سواسی ژەنێرانی بەتوانە مامۆستا عادلو کاکە باوانەکەم سواس بۆ دەنگە خۆشەوی کاکە بارام زۆر سپاس سپاسەکەم ماوەیەکی زۆر بوو بەڕاستیەوە لە نزیکەوە بە خزمەتی نەگەشتم جۆم لە دەنگی قوربانێ بم بەسا بەڵام ماشەڵڵا چۆن ئەڵێ هەتا کۆن بێهاشتی کەنز و ئاڵتون و زێر و زی و ئەو شتانەمیش بەخوا ئێستا دەنگە خۆشتر و قوربانێ بم بەسا زۆر من چێژم لێ قوربانم زۆر زۆر دڵنیام ئەوە ئەوانی کە ئاشمان بینن کاک نەوزاد کەریمی نووس کە باوکی هونەرمەند کاکەوەژی نەوزاد و خۆشی هونەرمەندێکی دەمخۆش ئینشەڵا لە بەرنامەکانی داهاتوە میانمانە بێ ڕاستڵاوتان لێ بێ زۆر سپاس یەکەم کاک ڕەوانتەهات جارێکتر نووسیەتەوە هەچ کەسێک ئارەزووی کرد لە ڕێگەی ماسنجەرەوەتوانە لە ئەکاونتی هەرێم کوردیش ماسنجەر بنێرە دێمە لە خزمەت یابین کاکە مەزیزیرەشی هونەرمەندی خۆشەویستی گەرمیان لە کەلارەوە سڵاو لە بەرەستان زۆر سپاس دەکەم دنیای گوڵ و دڵی ناردووە خۆت گوڵ و دڵی کاک لەرفۆزی لە ئەڵمانیەوە سپاس چاو ماچەکەم هونەرمەندی بەتوانای دیێرینی خۆشەویستی شارەکەمان یاسین سڵاو لە خۆشەویستان هەر بژین سڵاو لە توی خۆشەویستیش کاکە نەوزاد هەرە سڵاو لەو دەنگا هەر بژیت کاکە قوربانی بم زۆر سپاس کاک مەزیزیرەگەڵ دەستان خۆش بێ کاکە غەفور ئەحمەدی خۆشەویستی هاوڕێی هەمیشەیی بەرنامەکەمان دەستان خۆش بێ سەلامەت بن زۆر سپاس دەکەم عوسمان شاریت زادە لە نەرویجەوە بەڕاستی من زۆر خۆشحاڵم کە بەرنامەکەمان بەم توانە متەواضعەوە لەو شوێنانەوەمان بینین جاری بێشوو کوردانی ساحیل و ئەمیش هەر دیارە پێنجشی تومتۆڵ هەیە لەگەڵ کوردانی جوولەکە و خۆشەویستمانە من سپاس دەکەم دنیای گوڵ و دڵی نردووە کاکە بەهنام ئەحمەد سپاس دەکەم جارێکتر کاکە من جەمالی دەنگخۆش سڵاو بۆ تۆش کاکە شێخ جەمال خۆشەویستمان ڕێخستنە دیێرینەکان پێشمەگەی دیێرین تێکۆشەری دیێرین خۆشەویستە ڕێز و حرمەتم بۆ دنیای سڵاو و ڕێز و خۆشەویستی نردووە تا خۆی ڕازانی قوربانی بم چای ماچەکەم کاکە
هێمن و کاکە شێخ جەمالی خۆشەویست سپاسیانەکەم کاک بارەمجان من دایمە بەرنامەکانم لەو شێوە تەقلیدیە دوورە خەمەوە لە کێ و گۆرانی لەو چی یەکەم جار دەستی گرتی ئەوانە ئەو وازێنە بەڵام هەر بیرۆریش خۆش مەجێڕمەوە من لە مناڵی و حەزم لە مۆسیقا بجاران عەرەبەکان لە هاوی ناهاتن لای سینەما ڕەشید وانەوە لەو ناوە تەپڵی پێیانەوە دومبەڵک هیچیانێنە دایانە ئیتر بەڕاستی دانێک مەگە زۆر بەتۆمیدە بە باوکم ئیلا بە بۆم کڕی بە ڕەحمەدە وتی ڕۆڵە بە قورعان دوای ناڵی بخێنێتم باوکم وەڵڵاهی لی نێمەتا نەخۆنیتی دەبا قورعان بۆ ناکرد یەکە بخۆن دوای لێ خۆتە ناڵی کەس پێ جاران نەمووی لە ماڵ ئەمە لە ماڵگەر دوو ژوور بوو لە ماڵەکە سێ ماڵی تیا بوو بەڵێ اینجا نازان بیرەوەی تو ئایا لە کی بنش هەرمەیە ناکەم بە پرسیارە تەقلیدێکە ساڵی چەندوانە کەس هاوکارە بوو یا خۆت حەز لە گۆرایوتر بوو سەرکەشی دەکرد لە قوتابخانە یا لە سرودە لە شتێکە وڵی کاکە جەزاگیان خۆی ئەمە بەڕاستی جەنابە شتی جوان و ڕوژان حقیقەتەوە هەموو سەرەتایەک بێگومان مێژوو ڕابردووی خۆی هەیە من بیرم وەلو من بەڕاستی تەمەنی منداڵم لێرە نەبردووەتە سەر من لە تاران ژیاوم لەوێ بڵێن بەڵام بە حاڵ کە حەزم لە گۆرانی بێ تەوان زۆر منداڵ بووم کەسێک بە ناوی دەروێژ عەلی لە مەڵکەنی بووی ماڵمان دەروێژ بوو دەفی لێ ئەیە منی زۆر مناڵ بووم زۆر مناڵ بووم ئیتر دوایە کەوتم ماڵ بە ماڵ گەڕک بەگەڕک هەر سەیرێ کردوی ڕۆڵە هەر من گەڕانەوە بیرەوەریەک ئەو دەروێژ عەلی من بە دوایە گەڕم کاک بارەمەزانی بۆچی منش بیرەوەریم بیرێت کە شکۆڵەشی لە کۆڵا بوو بەڵێ لە دەرگای ماڵانیە حتا من ئێمە تەجیری گرۆنتیکمانەوە بە ڕەحمەت بێ باوکمان هێنا لە حەوشەکەیە بۆشیان تەجیر کرد بە خەیاڵی خۆم کە گەورە بووم بە هەرزەگەر ئەموو لە دەروێژ عەبدوڵڵا بوو بەس دەروێژ عەبدوڵڵا نەبوو دەروێژ عەلی لە مەڵکەنی بوو بەڵێ هاتە حەوشەی ماڵانەوە دەفی لێیە و تۆزە مناجات و شتێ خوێند و خەڵکیش بۆ بزانم خواردنوشتیانە دەم خۆش یعنی دەروێژ عەلی بوو بەڵێ دەروێژ عەلی بوو ئەو زانیاریە بۆ منش بینەرە بیسەران من ئەوە نەعاشقی بووم لەواشی بڵم لەو کاتە ناوی براکە من بیر نەبێ هی ئەو کاتە ئەگە ناوی براکەم بێت چوو بێ بەڵام ئەو پیاوە ئەوە نەعاشقی بووم لە هەموو دەرگاکە من لەگەڵیا بووم ڕۆڵە هاتی یعنی وای لێ هاتبوو هیچی ناکرد تا من هاتمە هەروەڵا نازم یەک مالی دوین تۆ مالی چەندە من 66 دەوڵام 65 لە تۆش گەورەترم بۆچی دوای نەگەوتم بۆ خۆی ئێستا تۆزە لەوەک بێن هیچمان نەما بۆ نەکبەتی لەسەر بەکرێکەمان بوو بەخوا تەجیرمان کرد بەس نازانم چی لەسەرا دیارەکە تەجیر شتەکە فرۆشەوە پێوە ڕۆشتووە یعنی باوەڕتان دەبێ من ئەو بیرۆریم بیرە چکەمە لە ماڵێکا بوو لە مەڵکەنی ماڵی حاجیگەریم 5 ماڵی پێبوو باە کە حوشەکەەوە تەجیرە گرنگیەکان هێنا ئێستاش لە خەیاڵ مای بە بەکرە کە ڕیکۆرد کرا بۆی بەس بەداخەوە لە ماڵی ئێمەژوو نەزانم چی بەسەر ئەنی ئەوسا زۆر زانێریش خۆشە دیارەوە تەسیریە بۆ لەسەر ئەی چۆن یعنی بڕوا بکە کەسی یەکەم لە ژیانمە ئەو پیاوە بوو دەستە خۆش بێ کاک شێخ هونەری سابنکەران ئەڵە سڵاو لە کاریزای بەڕێز و سڵاو لە تەوە ئەو هونەرمەندانە زۆر سپاس دەکەم کاگاوات عەلی سڵاو لە هەمووتان بێ براکانم زۆر سپاس کاکاوات عەلی ئەڵە براکانم شاوی ماجدم سپاس گەران گەنجێکی زۆر خۆشەویستەوە لە تەمەنی کاکە باوانەیە پێجی هونەرمەندی دیێرین نمونەمەر جەلا سەعیدە بابڕێەوە سڵاو لە کاریزای خۆشەویست و میانە بەڕێزەکان زۆر سپاس دەکەم سڵاوی ڕۆژمان کاکە جەلاسایی خۆشەویست یەکێ بوو لە هاوڕێ خۆشەویستەکانم هەتا هاوڕێی سەربازیشمە خۆزیان بەخۆش لەوەیە بەخوا هاوڕێ شەو ڕۆژمان کردوەوە بێ بەڕاستی زۆر خۆشە معاشەری ئەو هونەرمەندەوانە زۆر خۆشە هەرگیز بیر ناچێتەوە چینە لە گۆرانیشی تر بەڵێ فەرموو لە گۆرانی تری لە خزمەتان بیسەران و بینەرانی پێجا ڕێسمان لە خزمەتان دەبێت
بەهاری ژیانم خەزانی پاییزە بۆ گیانم بەبێت و بەهاری ژیانم خەزانی پاییزە بۆ گیانم ئەی یارم یاری جوانم ڕۆژێ تۆ نەدیوانم لەو ڕۆژەوە دڵتەنگم بێهێز بووە زمانم تا عمرم نەچێ و نەڕوە لەجێ بۆ پاییزەیە تا بێ بپرسە تۆ لە غەمی ئەمنی دەردەدار تا عمرم نەچێ نەڕوە لەجێ بۆ پاییزەیە تا بێ بپرسە تۆ لە غەمی ئەمنی دەردەدار شەو ڕۆژ بە یادی دەناڵم بە یادی ڕوخساری تۆ بێحاڵم شەو ڕۆژ بە یادی دەناڵم بە یادی ڕوخساری تۆ بێحاڵم دڵم هەر مەیلی لێتە چاوم هەر لەسەر ڕێتە ژینم دەکەم بە فیدات ئالا پێم بڵێشێتە گەرگیانم دەچێ عمرم بچێ لە ڕێگەی تۆیە زامێکە و دەڕوا ئازی سەروا بە دڵی بەسیە گەرگیانم دەچێ عمرم بچێ لە ڕێگەی تۆیە زامێکە و دەڕوا ئازی سەروا بە دڵی بەسیە دەستان خۆش بێ دەستی ئۆش خۆش بێ دەستی ئۆش خۆش بێ قوربان دەستان خۆش بێ ئازانم خۆشەویستانم جارێکتر پێتان ئەڵێمەوە مانگی ڕەمەزانتان پیرۆز بێ شەوانی ڕەمەزانتان پڕ ئارامی و حەوانەوە بێت هیوادارم دوای ڕۆژێکی پڕماندوێتی حەسێنەوە لەشتان ساغ بێ خۆی گەورە بەختەوەتان کە خۆی گەورە دەرد و بەڵا و مصیبەت و نەخۆشی کۆرۆنا و پەتای کۆرۆنا و ئەم هەموو بەڵام مصیبەتە لەم وڵاتە دوور خاتەوە بەڕاستی ئامین بەڕاستی میلەت هیلاکە هەمووی بەدەست دنیایەک نەخۆشی و ناخۆشیەوە خۆشەویستانێمە بۆیە ئەوەی کە لە دەستمانێت ئەوەیە کە بتوانین دڵتان خۆش بکەین ئێمە هونەرمەندانم کاتێ ئەمانەیە ئەوپژێنی ڕاحیمان دووتان بکەین بە میلۆدیەکانمان بە مۆسیقاکانمان بە گۆرانیەکانمان چاک ئەحمەد گۆران زۆر زۆر سپاس دەکەم ئەدمینی یا بەڕێوەبەری پێیجی جەلاسایی جارێکتر سپاس دەکەم کاکە دەروێش عەلی ئیبراهیم ئەڵێن سڵاو منیش ناوم دەروێش عەلی و دراوسی کاک بەران قوربانی بم هەر زۆر زۆر خۆشەویستمە بە قوربانی بم عەلیەکی تریشمان هەیە خواتە من درێژی پێ ئینشەڵا کاکە ڕێبازی خۆشەویستی مۆنتێری مادوونەناسی ڕادیۆکەمان کۆمەڵێک گوڵی نردووە خۆت گوڵی کاکە ڕێبازیان کاکە سۆران ڕەشیدی هونەرمەند و دەمخۆش سڵاو و ڕێز بۆ ئێوە خۆشەویست سپاس چەکەم کاکێ من جەمال جارێکترەوە سڵاو کا سۆران ڕەشید جارێکتر سڵاو و ڕێزی خۆشەویستی نردووە سپاسانەکەین کاکە بەرەمجان قوربانەوە
وابزانم تا ئێستا چەند کلیپی خۆتە هەبێ وەکو تا ئێستا بناگەدار بم واللهی لەوا چێ بڵم زۆرم هەیە زۆرترە بەڵێ چەند کلیبە بدە کلیبە تقریبان دا ئەبێت لە سەرەتای ئەتۆ بم لە ناوەڕاستی نەوەتەکانەوە نیە بەڵێ یەکەم کلیپە یەکەم کلیپم ئەو بەهار نامیوێ بوو بارنامەیەکە بوو دەی تەمەندێش بێمە تەمەناکەین زۆرترین کلیپی تۆ ببینین زۆر هەرچەند نازانین چەند سەختە هەموو هونەرمەندێکە بێ لە بژەیی ماڵ و مناڵی خۆی بگرێتەوە لە قوتی ماڵ و مناڵی بگرێتەوە هەرە بەخوا ئەبێ ماوەکسکی خۆی هەڵگڵۆفێی ماڵ و مناڵی بتوانێت بەرهەمێک بێنێتە بوون ینی ئەمە تا ئێستا گەورەترین کارەساتە ئەمە لە کاتێکە لە وڵاتان ئەو بەرهەمە کە بەرهەمێنێ زۆر ئاساییە چکە ئەوەنە داهاتێ بێت کە ئەم هونەرمەندە بە تەنها داهاتی یەک گۆرانی یا یەک کلیپ ئەتوانێت چەنەها یعنی مەبلغی زۆر زەقم هاوکاری ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەتی پێ بکە لێ ببەخشێ لێ بنۆشێ دەردی ئەحمەد شەماڵێ بەڵام لە وڵاتەیە بەداخەوە بەرهەمێکی ژەگەر بۆ نمونە سیدێک بێنێتە بەرهەم هەر یەکەم ڕۆژ ئەگەر 5 نوسخەی ئۆرجینالی لێ بفرۆشێ سێم ڕۆژ لەسەر عەرەبانەکان دەکەوێت و بەتاکید بڵێ ناتوانێت پارەی یەک بەرهەمیشی بێنێتەوە زۆر ڕاست بەداخەوە هیوادارم نازام کەی بێ و خەوانەمان بێتە دی ئەمەی کوردیش بەخوا من نەڕۆنام کوردبوون زۆر 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 بەڕاستی قورسە یعنی کوردبوون لە هەموو ڕێکەوە بزانە ئێمە لە سیاسەتە چۆن قۆڕکراوە بەسەرمان لەبەروی کوردین چەند دوژمنمان هەیە لە هونەرە ئەو کۆمەڵە میدیا پیا بووە بە فیتی وڵاتانی دراوسێ داگیرکەران ئەوەی کە چەند ساڵ کەس بووی نەکراوە لە ساڵانی پێش ڕاپەڕینە لە ژێرزەمینەکانە دەرگا پەنجەرەکانمان بە بەتانی بە لێفە وەڵڵاهی بە لێفە خۆم بیرمێ بە بزماری پۆڵات داکتی بۆی بتوانین لە ماڵێکا بە من بەوێنە بە کارەساتی ئەوم لێ بڵێ خۆت بیرتانی هەمووتان گۆرانێکمان بڵاو کردەوە ئەو کاتە هونەر کەس نێتوانانی دەسیتی وەربا کەچی ئێستا ئەمە دوای ئازادی دوای ڕاپەڕین خۆشی ئەمە خەباتمان کرد بۆ ئەم ڕۆژانە ئێستا بە بەرچاوی ئێمەوە میدیایەک کوچە دەعمێکە میدیایەک شوێنێکتر دەعمێکە بەس بۆ تێگانی زەوقی تاجی کورد بۆی گەنجی ئەم ڕۆژە کە پێ ئەگات هونەری خۆی لە بەرچاو پێ جۆرە گۆرانیانە نەگرێت ئەگە مداخەلە نەبێ کار جەزا بوو وەرە لێرە شتێک بڵێم یعنی لە هیچ عالەمێکە لە هیچ یاسایەکی هونەریە ئیعلامێکە نەبووە 4-5 کەس خاوەن یەک کەناڵی زۆر گەورە بن نەبوو شتیوە 4-5 کەس خاوەن بن ئەم 4-5 کەسە گۆرانی بێژ بن بێژەر بن تەقدیمکەری بەرنامە بن داڕێژەر بن یعنی نەبووە شتیوە نەبووە من نەمبیستوە شتیوە ئێستا چەند هەندێک کەناڵ هەیە لەو بابەتە هەر 4-5 کەس هەر خۆیانن خوان هەموو بابەتەکەن دنیا ئەوەی دیهاتە بڵێن چیت خۆ ئەو تایبین بە بەرچای خۆتانەوە چۆن ئەوە ئەمانە کارەساتە کارەساتە بەخوا یعنی هەب بۆ تێگانی جاری تێڵم بۆ تێگانی هەست و ئەحساسی تاجی کوردە بۆ جۆرە گۆرانی سەقەت بێ بەڕاستی زۆر ڕازە فەرمی ئەمە زۆر زۆر کارەساتە بەڕا کاکە نەوزادجان زۆر سپاسەکەم نەوزادکاری وێنێت بەڕاستی ڕەدەنگی خۆشە وەڵڵاهی منیش دڵنیام کاکە نەوزادجان بۆیە ئێمەش تەکلیفمان لێ کردووە و زۆرمان لێ کردە ڕێگەی مامەساعدنەوە قوربانم لە قزمەتان هەموو کاتێ کاکە ساماڵ محەممەد ئەڵە سڵاوتانێ بە زۆر سپاسەکەم من زۆر پێم خۆشە بچینە لای میلۆدێکی تێرەگەر کاتانە بێ عالم بۆیە عالمي زاياني كشيتي رويزي بايات مرا
من كالساير قايش وعودالي شاري شايح لاتم ورا أخلحا لم قرد زاني شون بودي دني أخلحا لم قرد زاني شون بودي دني هن باري شانم بميناي زلفي تاتم ورا هن باري شانم بميناي زلفي تاتم ورا نبي بوچی مدنیا امشیا نم بوچیا ناوی توی گایت نهینم امزما نم بوچیا بوچی نزانی کامنا لو فی غانم بوچیا بوچی نزانی کامنا لو في غانم بوچيا چونك محرومي غلامي وعبدي دقاتم ورا چونك محرومي غلامي وعبدي دقاتم ورا ورمجي إحرار وينازل زامك يم أكل توا شو شي عمر ببادي يجرو غايم أشكي توا تيري مش قاند بهوا بمكجا وببرتوا تيري مش قاند بهوا بمكجا وببرتوا بابزا نين من شهيدي بجنوب لاتم ورا بابزا نين من شهيدي بجنوب لاتم ورا خۆشەویستانم جارێکتر لەخوای گەورە پاڕێمەوە شەو شۆگارتان ئارام بێت بە هیوا موچەکانتان دابەش بگرێ بۆ ژیرفانتان گەرم بێتەوە ئەو هەواڵانە زۆر خۆش ئەو هەواڵانە بەڕاستی ئەوەنە خۆشە یعنی ئێستا هەموو چاومان لەسەر شاشەکانە بۆ سەردەمی بخوا ڕەحمی کرۆ تەقەوشت نەماوە جاران بۆە ئەوانە تەپلی سەرکەوتنەوانە لێ بەسی بە کڵاشکۆفان لە خۆشی ئەواڵی موچە بەڕاستی وای لاتوە کاکە طیب کاک طیب سلێمانی کاکە طیبی خۆشەویست و کاک طیبی کانەسکانی برا و هاوڕێی خۆشەویستمان سڵاو بۆ تۆی بەڕێز کاک دەرێش علی جارێکی دەڵێ منیش هەر ناوم دەروێش علی و ئەو جارێکتە بۆ دووبارەکە کاک دەرێشی من سپاس یەکەم تەوان کاک منیش خۆشەویستم هەیە بوو هەم هاوکاریشم بۆ زۆر سپاس یەکەم لە ڕووی هوەریشەوە هاوکارم بۆ زۆر سپاس چای ماچم کاکە ئیدریسی بێداران ئەمێ مژەیە بەمەوە بە بیسەرانی رادیۆ سلێمانی سبێشەوە یەکەم حەڵقەی بەرنامەی بێدارانی شەو سبێشەوە دوو سپێشەوە دوو حەڵقە کراوە باش
زۆر باشە ینی مهمەوەیە ڕادیۆکەمان جارێکی تر ئەو گەرمگوڕی تێکەوتەوە سپاس بەخوا کە توانیمانە بە وەرزینوی ڕادیۆیە لە دوای کەرنتینە هەمومان بە گەرمگوڕی هاتوونێتەوە پێشەوە ڕۆژانی ستێشەمان زای جەنال بەڕاستی هەر نازان بۆ قادرمانە سێ قات چۆن بەڕاکەدنی بۆ ڕادیۆ خۆی گەێنێت ئێرە و بەرنامەی هەیە بەرنامەی هەلە و جان بەرنمەیەکی تەنزی کۆمیدیە کە باسی دیادە کۆمەڵایەتەکانەکە بەخوا باوەڕتانە پێشەوەی حکوومەت قەدەغی تەوقە و ماچوموز ڕابگەێنە زایرجەرە لە بەرنمەکەیەوە ئەتوانم بڵم 4 مانگەمە پێشاوارێکە کاکە تکایە لەبەرەوەی نەخۆشیشت بڵاو تەوقات زۆر مەکەن و ئەملاولای یەکتری ماز مەکەن و حتای کرد بە نوکتە کاک بەرامەوی وان دێ کەسێکە ماز سەکاڵی کەڵە شاخە بوو ئەمانەی هەموو ئەوە کەچی دوایی ئەو زایرجەلال ئەو ڕاستپۆتینەیە ئەو پێشبینەکانی زۆر بەقوتە شتەکانی واتە دی کرا بەقەرە ئەو شتانێک ئەوەی بوو بە بڕیار وتیان نابێ کەس ماچ و موز بکات و نازانم ئەم شتانە وەڵای بەڕاستی زایر دەستی خۆش بە زایرجەلا هونەرمەندی دێرین و هاوڕێمان قوربانی بماڕی خۆبەخشانە حەزەکەم بۆ هەموو بیسەرام لەم خۆبەخشانەیە لە ڕادیۆکەوە تەنها بۆ دڵخۆشکردنی ئێوە وەستا بەیانی هاوڕێی دێرینم دراوسەیە دێرینم سڵاو بۆ تۆی بەڕست کاکە بەیانجان کاکە من جەما زۆ سپاس دەکەم خۆشەویستان کاکەی دریس وەکو باسم کرد بەرنامەی بێدارانی شەو لەم ڕادیۆ پێشکەشەکاتەوە چیرۆکەکانی ژیان بەو دەنگە پرسۆزەی خۆی پێشکەشەکە ئیسماعیل خورماڵی ڕۆژانی سێشەمان بەرنمەیەک بەناوی باو پەرەنگی شاعر کە شعرەکان تاوتوێکە هەموو ڕۆژانیش تقریبا بەرنامەی بەیانی باشمان هەیە ئیسێمانی کە ئەوان خات و ئاشنا و کاکە جعفەر شوێن نەماوە نەگەڕن بەڕاستی لەگەڵ حەدەسە گەرمەکانە لە هەموو شوێنێکەیە و ئێستا بەرنامەی تەندروستیمان هەیە ڕۆژانە کە پێشکەشەکرێ هەموو ئەمانە لەسەر ماندووبوونی ئەو کادری خۆبەخشانن کە حەزەکەن دڵی ئەوە خۆش بکەن خات و ڕۆزاجاف و ئەگە بەرنامەکەم بیرچوو بێ کاگڕان بیرم خاتە بۆی گلەیم لێ نەکەن وا بزانمیانم تووە کاگڕێبوار مەتحەدەوە کاگڕێبواری خۆشەویست بەرنامەی پەروەردە خات و سەرگوڵخانمین بابان ینی بەڕاستی خۆشحاڵم کە ڕادیۆکە گەرمگوڕ بۆتەوە ئەمانەیە ئەو تین و گەرمگوڕی و جەماوت بگەڕینەوە ئاشتیکەنەوە لەگەڵ ڕادیۆی سلێمانیە کاکە شادمان جیم مەحموود کاک شادمان جان سڵاو بۆ تۆ خۆشەویستی کاک شادمانە سڵاو لە هەموو مامۆستایان مامۆستا عادل و هەموو خۆشەویستان چای ماجەکەین کاکە من جەمالجان خۆ دڵی چاوی من چینە لای میلۆدێکی تریا ئەگەر شتێکت هەیە خۆت حەزەکەم چیت هەیە بە بیسەرانی بڵێ من جا بەجارێ وڵا هەر خۆشەویستیم بۆیان هەیە باکسەوە تۆ بەرنامەکە جوان کرد وەڵام حەزەکەم تۆ قسە بکەی من سعات لەگە خۆت شتێک هەیە تۆ ئازادی لە هەموو ڕێکەوە مۆزیکمان هەیە بۆ چاوماتەکەم باکسەوە ئەمن ئەوە ویستمەوە بڵێم بەڕاستی دوای چەند ساڵێک دابڕان و ئەو هەموو کارەساتی بەسە هەڵەبجە و چیمیاباران و دوای چیمیابارانیش توندڕێ و چەندین حاڵەتی ناخۆش کە هیچ هونەرێک لە هەڵەبجەیە نەما بەداخەوە خۆشببختانە ئێستا مامۆستا عادل و مامۆستا ئازادی شنووری و هاوکارەکانی نازەم چەند کەسنەکە نای هەمیان نێنم داوای لێبوردنەکەم ئەوان ژارێکتە هەڵەبجیان پڕکردەوە لە هونەر لە گۆرانی لە مۆسیقا جێی دەستخۆشیە لێ خولی فێربوونی مۆسیقا و ستۆدیۆ و گۆرانی تۆمارکردن و وەڵای ئەمە هەر خۆی لە خۆیان گەورەترین شۆڕشی ئەم سەردەمێ شۆڕشێکی هونەریە کە میلەتەکە منەسا لەو حاڵەتە دەرچوو کە باسی شۆڕشی چەگاری بکەین پێویستمان بە شۆڕشی کللتوری هەیە دەستخۆشیتان یەکەم چاو ماجەکە منیش پێش بەنامەکە کاکە جەزا ئەگەر دەنگ ئەڕوات بڵێ ئەمێ هەر بە خۆشەویستان ڕابگەێنم لێسایە کلیپێکم لە تاوابوونایە باوکاری تەوەن کاکە ئارام غەفور ئارام مارگر کارێکی زۆر جوانی بۆ کردووە دەستخۆشی لەکەم سپاسیەکەم زۆر وێنەگرێکی بەتوانە بەڵێ سپاسی یەکەم بەڕاستی بەتوانایە من کارم لەگەڵ کردووە بەڕاستی بەتوانایە و هەروە سپاسی مامۆستا عادلی زۆر خۆشەویستیشەکەم لەگەڵ هەموو ئەندامە خۆشەویستەکانە و کاک عومەری چەلۆی خۆشەویست کە ئەمانش هاوکارم بوون بەڕاستی هاوکارم مامۆستا عادل هاوکاری دەرەجە یەکم بووە سپاسی مامۆستا ئازاد و مامۆستا چالاک و هەموو خۆشەویستانەکەین کە کاریان تا کردووە واروە گۆرانی کەشم لە تۆمارە ئێستا وابزانپەکەی بڵاو بێت ئەوەی تلای کاک ئارامەکەی بینیم لەینەکانە ئەکاوتشەی خۆتانە بینیم هیوادارم بە زووترین کات ببینی سپاس دەکەم گۆرانیشم لە تۆمارە مێزک و هەموو شتێکی تاوا بووە مامە جێزا جام کاتۆ باش خۆشەویستەکانی سلێمانی کاکێ من جان سڵاو لێبێت سڵاو حرمەت و خۆشەویستیم هەیە بۆ هەمووتان. خۆشەویستەکانی سلێمانی کاکێ من جان سڵاو لێبێت. سڵاو حرمەت و خۆشەویستیم هەیە بۆ هەمووتان.
ئێمە جۆمان لە دەنگ نییە کاک دیارە لە سپیکەرەکانەوە هاوکارمان بیت الو محمد رضا جوێ لێمە کاگێ من جوێ لێمە قەزاو لە من تەوە لەگەڵمانە خۆشحاڵی کە جۆمان لە دەنگی کاکە هەیە من بێت جوێ لێمە ئێستا خۆش الو کاکێ من گیان ئێمە لە خزمەتین ئەزیزم ڕێز و خۆشەویستی مێ بۆ یەک بێکتان چاوی هەمووتان ماچەکەم دەستخۆشی و بەرنامەشتان لێ یەکەم ئێمەش هەروەها کاکە هێمن گیان دنیاک ڕێز و خۆشەویستیمانێ بۆ تۆ کاکێ من ئێوە هەمووتان دڵی منن چاوی یەک بێکتان ماچەکەم زۆر زۆر سپاس کاکە من گیان کە ئاگام لێ لە سەرەتای بەرنامەوە لەگەڵمانای ئەو هەموو دڵ و گوڵانێری خۆت دڵی خۆت گوڵی تۆ یشێکی لەوانەی کە تۆش زۆر حەزت بە هوەر و بە گۆرانیە زۆر زۆر سپاس کاکێ من گیان قوربانم مامە زەزاجان بەدەمام گۆرانێکی خۆشتان پێشکەشکەم بۆ هەموو هەواداران وەڵا لە خزمەتیان ئێمەش پێمان خۆشە کاکێ من گیان من لە خزمەتانم چاو ماجەکە فەرموو دورانيا وكي صدايا كالبرقي في مسألة با من لخما دايما خمه میوانم بیم خمها ورم بیم همیشه امان امان پێشکەش بۆ مامەد رەزا و هاوڕێیان بێ زۆر زۆر سپاس کاکێ من گیان گوێ لێم بوو مامەد رەزا دەستخۆشیان لێکردی دەست خۆش بە قوربان زۆر خۆشحاڵ بووین کاگێ من گیان چاوتان ماچەکەم ڕێز و خۆشەویستی مێ بۆ یەک بێکتان زۆر زۆر سپاس کاگێ من گیان چاوتان ماچەکەم قوربانتان بووم زۆر زۆر سپاس کاکێ من گیان هەموو لایە زۆر سپاس کاتیش خۆش بۆ تۆ گیانەکەم سپاس دەکەین کاکە تەیب سلێمانی ئەڵە تەیب سلێمانی من داوای لەوە دەکەم کاک تەیبی کانسکانیشمانەوە بزانێ سپاس بۆ کاک تەیب سلێمانی زۆر زۆر سپاس یەکەم چاو ماجەکەم ئێمە لە خزمەتان چەپشێ گوڵی تری نادووە سپاس بۆ کاکە تەیب چای ماجەکەین کاکە گۆرانێکم لەناو ڕەشماڵی خێڵان لە ناوچەی ئێلی گۆران کیژە کوردی چاو بەکەڵ دێ بەلای دڵدار بوو جێژوان بە چرپە و دام پێیەکانین و باڵەنجە بڕانە بێرە و مەردووشی دڵ پڕ لایەوە و ئەوین چ جوانە و ڕەوەستانە دڵایە خوورمەی مەستایانە چ جوانە و ڕەوەستانە دڵایە خوورمەی مەستایانە لە گۆشەی چێخ دڵداری چاوایارەی شەهدایەلاری خدا ئەخۆکەی دڵبەردێ
وەجێ جوان بۆ دڵداری لە پێرە بینەیە دڵباری وەکباری وەسەوە پایەهری پایکاری لەهجی جوان لە نادیاری چ جوانە ئەو ڕەوەستانە دڵە خورپەی مەستایانە چ جوانە ئەو ڕەوەستانە دڵە خورپەی مەستایانە دەست بۆ کاکەڕەوان دیش بەڕاستی ماندوو بێت لەگەڵمانەوە ئەو گۆرانیانەش جابەجارێکە گوێبیستی بین هەرمان گەڕێنێتەوە بۆ سەردەمی زێڕینی هونەر بەداخەوە یعنی ئێمەی ئەوانێک کە ئەگەر لەو جیلە ببین کە پێشتر ژیاوین لە سەردەمانێکە کە هونەر بەهایکی خۆی بە بەڕاستی من زۆر دڵم پڕەبێکە جۆن و گۆران زۆر ڕاست یعنی نازانم ئەو کارە ساتە بوو ئەوە بەم شێوەیەسا هونەر بەداخەوەنی ئێوەمانان هەوڵێکگەین مامەسەعاد لو جەنابتان و یا کۆمەڵک کەس ماوە کە ئێساش ئەمەلێکمان پێ هیوایەکمان پێنەکە نێڵ هونەرانە من وەکو ببوورە لە ماڵانە تۆمارکراوە یعنی مەزلیسیانش ڕازگوو بە ڕازگوین بە ڕاستەقی نەبوو هەرچی ئاسفەکانە کە ئەسپیان تا کردووە زۆر بە چێژەوە ئاسپیان کردووە ینی دەست و پەنجەیان دیارە پێایە حەزێکی تایە ئێساڵی کە ئەچتە ستودیۆ سێتێک کەمان لێ زۆر ناخۆشە لێت ئێن ئەڵی نازانین ینی ئەو ستودیۆی ئێستا چەند پرۆفیشناڵە ناگا بۆی کە تەزیلێکیان بە گرۆندی جێت تۆمارەکرا تو حەزێکە بۆ کە بەجەماعی داعیشی حەزتەکە ئێستا خۆت هەست بەوەکە کە ئیحساسی تۆ کە مۆسیقیت ئەگە دەنگەکە چەند خۆش بێت تۆش جوابانەوە دەبێت لەگەڵیان ینی بەیەکەوە هەردووچیان ئاوێتە ئەبنەوە بەڵام ئەو ئێستا ئاچێڵە سێتەکەمانەکە لێ بە دوای گۆرانێژەکە خۆیەچە دەنگی خات بیرێ بێ هەر لە ڕۆحی مەڵبەندا لێرە بووین بڵێ هەر لێرە ئێمە گۆرانیمان بۆ هین کرد تا بەڕاستی دەنگۆیەکی جوان بەیەکەوە خۆش بوو چکە هەمومان گونجا بووین شتێکی زۆر جوان من 2 ڕۆژ پێشتر بەرهەمەکانم وەرگرت یەکی 2 میلۆدی بەسیتم لە پێشەوە بۆدانان و تەواو چەند جوانی مامۆستا لەم ڕادیۆ چەندین بەرهەم بۆ کامەران عومەر بۆ ئەتا چاوشین بۆ زۆربەی هونەرمەندەکان لێرە تۆمار کراوە خۆزەکەش باوە چونکە ئەو کاتە گروپ هەمووی بێکەوە دانیشت خۆشیەکە تاموچێژێکی تری هەبوو بەڵام بەڕاستی لەم تراکات و تەکنیکە وڵی من هیچ ڕاحێتێک نابینەوە زۆر خۆش نییە کێشەیەکم لەگەڵ کاک عومەرە هەیە عومەری چەلۆ لە سوێدوێە ئەم هیتفۆنە کە بکەمە گوێم ئیترواز ئەم هیچ ناکەم معنەویات ئەڵم کاکە تۆ واز بێنە تۆ با مۆسقاکە بڕۆم خۆمەڵێ ناڵێ نابێ کاک باش لەبەر جوانی شەکەی خۆی مەجبورە زای بە دەنگە گەڕێتەوە ناومای مەجبورە بێ ئەو بەکاربێنێ بەڵام وڵی ئحساست ناجوڵێ بڕواکە دەم خۆش ینی حی گوێ لەو مۆسیقای بێ ئەحساسە زۆر جوان بووە ینی ئەدای جوانەکەی بەڕاستی من بیرەوەرێکمانەیە گۆرانیمان تەجی دەکرد لە ستۆدیۆکە لەگەڵ کاک علیارەوانە ئەبووە ئەو سەردەما تەجلی گرۆندیک ئەمەە حساس بوو مایکەکانی ئەبە سبری دێساڵ ئەمە سبتەکەی شەکە لە پشتوانە ئەوە سبت بکوژێنیتەوە پانکەش بکوژێنیتەوە ئیتر هەمومانەیە مەتەنان بە یەک شۆرتەوە دانیشتی گۆرانەکەمان تەجێن هەموو جیانشمان ئارەق بوو وڵا گۆرانەکەمان لێ و گۆرانی هین بوو بە تیمپۆی تقریبان 120 دەهۆڵی بوو بەڵام کە لێمان نایە کە غەریب و بەڕەحمەت بێ غەریبی تەنەکەچی کە هەموو گۆرانەکەی لێمانەیە گۆرانەکە و تیمپۆی بوو بنەوەتی لاوەلاوەکە کا غەریب بە خاتی خواوە چییە
کاکەەوە خەتایم گەرمایە ژوورێتمان ئەی چار ئێمەوتمان نە بەخوا تازە گۆرانێتی کاکە خۆتایی مادومەکە چینە هەیوانەکە گوێ لێ بگرینەوە کە چوینە هیوانەکە دەرەجەی حسا حرایەتی دەرەوە سەربانە زۆر فێنەکرێنێ لێمان هاتی بوو بە ساوتر لاوە لاوەگەەوە هەروی بەرخەجە ئەتمان کاغەری بۆ خاتخوا کامێڕاکە بەیانی کە ڕۆژ بۆ بخۆی لێتن ئەوتی کاکە بێمەش من شۆتەوانی خەڵم نەگەت بە خۆیان بەیانێ گۆرانی بڵاوە بێتەوە ئایا کامیان بێت بڵێ سەریعەکە بێت کە کەس ناگرێتەوە یاخواکە بێت کە خاوێکاتەوە وڵای بەیانی ڕاستەکرد کە بڵاومان کردەوە بیزڵت لاستیکی تەجیرەکە چکە ئەکشا بەگەرمە عینە لاستیکی پارە وایە لاستیکی ناو تەجیری گوندی ئەم کارە سادەر من بەسەراتۆ دەکاتی بڵێ هەر کاخەری بەڕەحمە بیاخوا لەگەڵ خۆشما یادەوەریمان زۆر زۆرە بەڕاستی گۆرانیم چەند گۆرانێکم تۆمار کردووە هەتا وێنەشمانەیە کە وەکو جەنا بە فەرمووت بیدایەت کە پەنجەرەکان چۆنەگری هەموو وێنەکانم هەیە حاضر بارم هەر بیرۆی ترە جەرمەوە حەچە لە کاتیەوە ئەگرم بەس داوای لێبوردنەکە ئەمە بیرۆوارێنش بۆ مێژۆ نووسێتەوە گۆرانی من بۆ ئەحمە شەوای ڕەحمەتی تەجیرە کرد لە کاکامیلی حەسەن کامی حەسەنی گۆرانی بێژی بوو مستەفاڕەوە بوو کا خالیدی کەسون سوحبەتی زۆر زۆرە کرد لەگەڵ کاغەریبی زۆر بینی خۆش بوو کا خالید هاوڕێی دێرینمانەوە ئازب ساز بوو تەجیری گرۆندی گۆ کوێسا چۆن کاگڕەوەند لەو دیەوە بە بێز و ترێبڵ بە دوگمەیە مەسەن ترێبڵێکە یا بێزەکەی تەجیری گرۆندی گەوەی نییە کاغەری بێتوانی لەگوێ بوو بە دەرنەفیس بڕگوێکە لە سەعە دەستەکە ئەبێ ئەوە دەرنەفیسەکە وای لێ بکەی ئەبوو بە ترێبڵانی ئاوای لێکردەوە ئەبوو بە بێز یانی لە شتێکە دایە ئەجا هێتوانەکە لەگوێ بوو ئەم فەقیرە ماچی گرۆندیک ئەمەنە حەساسە یعنی ئێمە ئەسا بڵین ئەجاران بووە یەک مایکمان خۆی دوو ماچی لێ بەسە یا چوار یەک دانشی بەس یەک دانە لە بینی کەمانچە و زەربادانرا یەک دانە لە بینی ساز و باڵەبانەدان یەک دانە بۆ گۆرانی بێژ یەک دانەشەکە بۆ ئالەت کا خالید نییە فرسەتەوەی ئیستیقلال کرد کا غەریب هێرفۆنەکە لەگوێ بوو خەریکی تایمی بێز و ترێبڵ بوو خالیدی گەستۆمی خۆمان ئەوە سا کە گوێی لێ بێ دڵنیام کە ئەزانەوەیە کاوێکی گر بەدەستەوە کاوێ خوارد و مەبانکەکە غەریب بژنێ ڕێک بە دەڕەفیس ئەتەسینەکانی کردەوە بڕخۆکانی کردم کا غەریبیان چی گەڵی مۆشێنە کاکە بۆ خاتی خۆ تەزیدە چی لێوتم با بە خالیدە بە خاطری خۆ کاوە خوارد و خرم کاکە بوو بە لیمە خەریب گۆرانەکەمان نەتێک ڕۆگوتی بەخوا بەم شەوە گۆرانەکە تەزیە ناکەن ئەچینە لای کۆمەڵە کۆمیان سڵاوتان لێ بێ برای خۆشەویستم کاکەڕاز نوێنەری ڕێکخراوی ئەگەر ناوەکەم بیرچوو بێتەوە داوای لێبوردنەکەم کوردانی جوولەکە لە کوردستان زۆر زۆر خۆشحاڵم کاکە ڕەنجیان من هەموو شە سڵاو ڕێزمێ بۆ کوردانی سیر کە زۆر بە شەوبینەری لایبەکانمانن زۆر دڵێنەکەێتەوە لەم شوانەیە یەکێک لە دایکە خۆشەویستەکانمان لە ئیسرائیلەوە کە کوردن خەڵکی بۆکان بوو بەڕاستی ئێوە بەرنامەکانی ئەوە بنمیا گۆرانەکان من ئەگریمێنی بە کوردی قسەکردم زۆر دڵم پڕبوو بۆیان چکە کوردا شوێنە بێ هەر نەکبەتەیتر جوولەکە بێ ئیسلام بێ مەسیحی بێ کورد هەر بەشی هەر ئەوە بە بەچای خۆمانە بین کوردی یەزیدی چی بەسەریە شەنگات چی مامۆستا ئازادی خۆشەویست و گەورەمان مامۆستا ئازاد ساڵح شەنەروی لە دەستی کاک عادل خۆش بێ بۆ ئامادەکردنی زۆر سپاسێکم ئەڵە پیرۆزبای لە کاک بارامەکەم جارێک تر کاک ئازاد قوربانی چاوەکانی بم مامۆستا ئازاد گەورەیەمەیە قوربانی بم هەڵە سڵاوتان لێبێ سڵاو لە خۆت شانازیە داچی زریبان چەپشێک وڵی نادۆ سپاسێکم زۆر سپاسی من کات نەگرم بە پەلە بچینە لای چەند گۆرانێکی تر بە بیرۆوانەمان جۆڕێەوە حەزم من ڕەبتی بە مۆزوانەوە هەیە بۆیە حەزر خۆشی تر خۆ بەڵێ چینە لای چ گۆرانی سەوزەڵێ سەوزەڵێ و خانم سەوزەڵێ و دێڵێم
سەوزەڵێ و خانم سەوزەڵێ و دێڵێم سات و خواه بمگەرێ و مەیەڵە و بێمرێم سات و خواه بمگەرێ و مەیەڵە و بێمرێم سەوزەڵێ و خانم تۆم بە یارزانیێ سەوزەڵێ و خانم تۆم بە یارزانیێ تووشی داودێ بوو ناشێنەی زانیێ تووشی داودێ بوو ناشێنەی زانیێ دەشەکەی گەرمیان کاکی بەکەکی دەشەکەی گەرمیان کاکی بەکەکی چونکە تۆی لێبووی ئاوا بێخەکی چونکە تۆی لێبووی ئاوا بێخەکی سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و خانم تۆی گوڵی باقی سەوزەڵێ و خانم تۆی گوڵی باقی نەمزانی بۆ من هەرا خوداقی نەمزانی بۆ من هەرا خوداقی ئەترسم بێمرێم وەتا ئەسەتەوە دەترسم بێمرێم وەتا ئەسەتەوە سەرنەنێم وایە لای هەناستەوە سەرنەنێم وایە لای هەناستەوە سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و خانم سەوزەڵێ و دێڵێم سەوزەڵێ و خانم سەوزەڵێ و دێڵێم سەت و خواه بمگەرێ مەیەڵە و بێمرێم سەت و خواه بمگەرێ مەیەڵە و بێمرێم خۆشەویستان جارێک ترکەتاڵم ماندوو نەبن لەم ڕەمەزانەیە لەم ڕەمەزانە پڕخەیرانەیە هێدیەدی بەڵکم خێرانەکان بڕێتەوە و بگەڕینەوە سەرژیانی ئاسایی ژیان خۆش بێتەوە ژیانتان پڕ بێتەوە لە گوڵ وەکو کاکە شادمان ئەفەرمێن نووسێتی دەست و بەنجەدا گوڵ بگرێت یاخوا زۆر زۆر سپاس دەکەم هیوادارێمەوە هەموو ژیانتان پڕ بێت لە گوڵ و لە خۆشی من جارێک تە شانازی بە مامەسا ئازادەوەکەم مامەسا ئازاد ساڵێکی شنوێ نازم چی بڵم بەڕاستی من خوێنەرێکی سەرسەختی بیرەوەریەکانی ئەوم ئەو پیاوە بیرەوەریەکانی پڕاوپڕن لە مێژوویەکی زێڕین لە هونەرە بەڕاستی من ئەو بیرەوەرانی ئەو تەمەنا ئەەکەم لە نامێکێکە چاپ بکرێم لێرە و پێشی ڕاگەێنم بەخوا دەریایە من پێ ڕاگەێنم نازم چێ باڵێنی ئەوە تێگەر ئەو باڵێنەیە نەبدەسە من ئامادەم ئەو بیرەوەریانی لەسەر ئەچی خۆم بۆ چاپ بکەم زۆر بەدڵنیە چکە زۆر خۆشحاڵە بم کە ئەو بیرەوەرانە بە هەموو کەسێک ببینە بزانە لە سەردەمێک ئامان هوەریان کردووە هوەر خۆی لە خۆیان شۆڕشێکی کللتوری وە فەرهەنگێک بووە شۆڕشێک بۆ بەرامبەری ئەو کاتەی دواکەوتوی ئەو کاتەی نەخوێنەواری کە زۆر خەتەر بۆ لە وڵاتەیە من هوەرمەندی دێرین سەڵامەتجی بۆیە جێڕامەوە باوەڕێکردی کە یەکەم کلیپ یەکەم گۆڕێمان بڵاو کرد بۆ کاتە پێی ناوترا کلیپ یا پێوترا گۆرانی ئەوی لە کۆڵانە و کۆڵانە ژاوی ڕۆشتی تەلی خوێن لێ من خۆم بیرمێ لە تیپی مناڵانی بێخودم لە هەفتاکانە یەک دوو جار من و کاک سۆرانی هاوڕێم سۆرانی محامی سۆران حمە شەریف تووشیەوە بووین کە لە ڕێگا
ڕێگەیان پێگرتین ئالەتەکانیان بۆشکانی زۆر ناخۆش بووین سەردەمانێکی تاریشی زۆر ناخۆش بوو مامۆستا لەو کاتەیە ئەمانە ئەوەندەریان کردووە بە تایبەتی مامۆستا ئازاد من شانازی پێوەکەم ئەو سپاسی ئەماکە کە لێرەوە نووسێتی من زیاتر سپاسێکم مامۆستا ئازاد هەردووکتان سپاسەکەم من هەرچێک ئێستا من بیزانم لەو وەرم تۆ بەڕاستی چ ئەگەر ئاوازدانان بێت چ مۆزیک بێت کە من دانێم بوو قوتابخانەیە هینی قوتابخانەی ئەوم بەسەر بێت چکە من لە پۆلی یەکی سەرەتایی بووم بە مناڵی ئەو تیپی مۆزیکی هەڵەبجە ناوی هەڵەبجە بۆ کاتە بەڵێ لەسەر مەساگۆرانی بە مناڵی ئەوە بووە دەرگایەک بووی کە من حەز لە هونەر کرد هاتوویتە ناو دنیای هونەرەوەی کۆمەڵی مامۆستا هەیە بۆ نمونە مامۆستا نامدا خراغی مامۆستا ئەنوەر مامۆستا ئازاد ئەمانە بەڕاستی بە چواردەوری خۆیانە ئەنی بەڕاستی ئەمانە پەلیان هاویشتوێنی چەندین خوێندکار و چەندین تەلەبە و چەندین کەسیان پێگەێن دەستپێک زۆر میمەچێ شتی پێوتبی من قەرزاری مامۆستافێندارداشم کە یەکەم حرفی مۆزیکی وەکو نۆتە پێوتم بەڕاستی بۆ هەتای ئەوانە لای من درەوشاوانەشی ڕووناکە هەر زاری ئەیبیرم مامۆستافێندارداش تێر باشە پیاگەم تێر ماچێ بچکە ئەگەر نەرمیەک لە دەستما هەبێت نەرمیە لە ناخما هەبێ هی ئەوە بەڕاستیەوە تۆ خۆت بۆ فای و دەسۆزی هیوادارم هەمومان وابین بەرامبەری مامۆستاکانمان کە ئەرکوبێ موزیکیان پێکرد خوێنەوەریشیان پێکرد پیاوێکی تا بڵێنێتەوە پەرست یعنی کورد پەروەر ینی زۆر تاسی لەسەر من هەبوو لە هەموو ڕوویەکۆ بەڕاست ڕاکە مامۆستازان لە هەموو ڕوویەکەوە ئارام بەخشە ئارام بەسەرخۆ بە هەڵوێست من لە هەموو ژامەکەی ناسم لە بەرەی میلە تا بۆ پیاوێکی بە هەموو معنایەک ئەتوانم بڵم نازانێنی هەر هونەرمەندی بە کەمە پێگە بەس باسی هونەرمەندی لایەن هونەرەکەی گەورەی تەواو نابیانی وڵی ئەو پیاوە حەقوێ لە ناوەڕاستی هەڵەبجا پێکەرێکی بۆ بکرێن من بەڕاستی لە پارێزگاری هەڵەبجا کاکەوانە هونەریان ئێستا کە باسی ساڵانی پێش ڕاپەڕی نەکەن ساڵی هەفتاکان هەڵەبجە خۆی لە خۆیان لانچی هونەر و ئەدەب و ڕۆشنبی ئەی چێ بوو نەمانە سەفیرەکان پێشەواکان چێ بوون مامۆستا ئازاد و ئەوانە بوون کاکەجان بەڕاستی بزانین داچی زریبانەوە دەستان خۆش بێت بەفراتی میوانەکانتانەکەم بە تایبەت و نەرمەندی خۆشەویست کاکباران زۆر سپاسیەکەم زۆر کاک نەوزادی هونەرمەند و باوکی هونەرمەندیش ئەڵە دەستان خۆش بێ بۆمان دووبووتان بە هەموو سپاس ڕۆز SHT ئەزیز زۆر سپاس دەکەم کە لایکی نردووە کاک شادمان دەست و پەنجەتان بۆ بگرێت سپاس دەکەم سپاس بۆ ئێوە خۆشەویست هەرچینە لای گۆرانی تر خۆشی گۆرانەکانی کاکباران لەوەیە ئەمە لەگەڵ میلۆدی ڕەسەنەکانە ینی ئەمانگەڕێنێتەوە بۆ سەردەمانێک لەوە چ بیرەوەریمان هەموو لەوە سیانی خواردنی سوبیر خاتەوە زاویا سڵقاوێکی خۆش لەگەڵا خواردەوە گۆرانیانە یا پراخێکە شتێکە ئەم گۆرانیانە ئێستا گۆرانی کەجۆمان لێبێ خۆشەویستەکەم ئارامی جانم زۆر بەمان بیرەوەریمان هەیە ئەستم جیلی خۆبات جیلی بەتەوەنەکە بەخۆمان ئێستا نەرمەندی مۆسیقی هەیە کە ئاوڕێی تۆشە وابزەم ناوی نابم مانگی جارێک پەیوەندیە کاڵێت و ئەو خۆیان بەس یەک کۆپ لەم لەوە بۆ بڵێ ماشتر مادەمە ئێستا بۆ هەموو بینەران و بیستەرانێکی پێشکەشەکەین بەشمە و هاوڕێشمان دوایی هیچ نەبێت لە پێیجەکە شۆگەر ئێستا ئاگای لێمان نەبێت کوێی لێ بێتەوە خۆشەویستەکەم ئارامی جانم بیناهی دیام ڕۆحی ڕەوانم خۆشەویستەکەم ئارامی جانم
بناهي ديام روحي روانم جيت لسرجي كوتوي بقينا تنيا جيت شتوم لچولي جينا جيت لسرجي كوتوي بقينا تنيا جيت شتوم لچولي جينا يارانا رهوة بيما شكنن هروا بيقسو وابه بلنن يا خوارتوا توج لبختي من راستي بيمانه لبوا بدجمه جيت لسرجي قوتو يبقينا دنيا جيت شتوم لچولي جينا جيت لسرجي قوتو يبقينا دنيا جيت شتوم لچولي جينا بزانا مستي شرابي چاوم جيرو ديداوي اگري جخاوم بزانا مستي شرابي چاوم جيرو ديداوي اگري جخاوم جيت لسرجي قوتو يبقينا دنيا جيت شتوم لچولي جينا جيت لسرجي قوتو يبقينا دنيا جيت شتوم لچولي جينا خۆشەویستانم کۆمنتەکانتان دڵخۆش مەکا بەڕاستی کاکەرکانجاف خۆ دڵی براکەم خۆشەویستی ڕۆحی من کاگەرکان پێم وابێ ئەگە کاگەرکانجاف هاوڕێمان بێ هونەرمەندێکی دەنگخۆشی خانەقینە چای ماچەکەم سانڕۆز ئەڵە کاکە دەستخۆش بێ بۆ میوانە بەڕێزەکانت هیوای بەرنامەی جوان سەرکەوتوو دووبارە 100 بارە دەنگ و دەستان خۆش قوربانی کۆرۆنا و خێرانت لەبیر بردینەوە زۆر دڵخۆشم پێتان سپاس ڕازم بۆ مامۆستا عادل و کاکە بارام و کاکە باوان قوربانی سپاس یەکەم من ئەچمە کۆتایی بەرنامە ئەمەوێت دڵی بینەران و بیسەران شاد بێت یەک شتمەوە ئاماژەی پێ بکەم ئەم جۆرە ئامادەکردنی حەوەش گۆرانی ئەوانی کە هونەرمەند بنەزان نەبێ ئامادەکاری بۆ بکەی چەند ڕۆژێک هیچ نەبێ ڕۆژێ پێشەوە یا جاروە چەند ڕۆژێک ئامادەکاریەکە ڕۆژی ئەخیر ئیترەوە
جەنرال پرۆبێ کە بێ گۆرانەکان بنووسرێتەوە بڵین لە فلان تەبقە و فلان مەقام و فلان ڕیتمەکەی خێرایی ئەو نیە بەڵام بەڕاستی ئەمە وابزانم هەمومان بێکەوە یا چارێکێ یا دە دقە پێش بەرنامەکە هەر سەری گۆرانەکان ماوەتو ئەمە گۆرانیە لە فلان مەقام و ئەو ئەوەهی لەبەرەوە داوای لێبوردنەکە مەگەر زۆر تەنسیقی تەواوش نەبێ بە دوو ئامێریشەوە هەرەواکرێت سێ ئامێر دوو ئامێر بەڵام تەنها ئێمە مەبەستمان دڵخۆشێنی ئەوەیە هەرەوەشمان پێکرێت لەم زەمانە پڕقەیرانەوەیە کە هەیە ستۆدیۆکەش بەخواست شوێنی هەر ئەو نابێتەوە بەڵام ئێمە پەیامەکی کە هەیە گەێنین ویلۆدی ڕەسەنەکان اینەوە بەگوێی ئێوەیە ئاشتانەکەینەوە لە گۆرانی ڕەسەنە بۆی بەڕاستی بەلاڕیان نەبرێ خەڵکەم گۆرانیانە ئەم خامی گۆرانیانە بناسێتەوە هەمووی من لای خۆمەوە پێما بێ دوایین گۆرانی شادە بۆی بە شادی بەجێمان بێڵن لای خۆمەوە هیچم نەماوە ئەڵێم بەجێرم جارە بە کاکبارام و مامەسعادە بزانم چیان هەیە بۆ بەرنمەکەمان یا چیان هەیە بۆ ئێوە بۆ هەوادارەکانی خۆی کاکەباران بۆ بیسەران دوایی من ماڵاویتان یەکەم من چاویان ماجەکەم سپاسی هەر هەمویانەکەمەوە گەورەی خۆیانە ئەگەر ئێمە بەڕاستی وەکو کاکە جەزا فەرمووی ئیشێکی زۆر خێرامان کرد یعنی کاتی پرۆبۆ ئەوانە نییە تقریبان ئەم داچنەکە کاک جەزای خۆشەویست کە دایناوە خزمەتێکی زۆر جوانە یاد خستنەوەی ئەو هوەرە جوانەیە کە ئێستا هەر یەکە و بە جۆرێک وتراوەتەوە و یعنی لە واقعی خۆی دەرچووە بەس کاکە جەزا هەموو واقعەکانی هێنێتەوە پێشەوە ئەمە ئەسڵەکانن ئەمە ڕاستیەکانن من تەنیا چاویان ماجەکەم زۆر سپاسیانەکەم کە گوێگر و بینەریش بوو بن مامەسعادجان وڵام من لای خۆمەوە سپاسی یەکە بە یەکەی ئەوانەکەم کە گوێبیستی بوون و سەیریان کردوین و کۆمنت و لایکی جوانیان نردوو مانگوڵیان نردوو خۆیان گوڵن بەڕاستی ئێمە ئەم شەو کاوایی وەک بڵین قسەکەی کاک جەزا دەکەمەوە ئەوەی کە ئێمە ئامادەمان کردووە لە مدەی دەدەقەیەک بۆ چارەشێک یعنی یەک تۆ سەرە سۆڵی نوکە قەڵەمێک شتێک لەو بابەتە بووە لە هەر هەڵەیەک بمان بورن احتیمال هەیە هەڵی بەسییتمان هەبێت بەڵام ئێمە دڵخۆشی ئێوەین بەڕاستی بتوانین ئێوە ڕازیکەین دڵی ئێوە خۆشکەین ئەوە هەموو شتێکە لای ئێمە بەڕاستی سپاسانەکەین مامۆستاجان سپاسم کاک بەهنام ئەحمەد کات لە هەوڵەوە بینێرمانە کردە سوچاوتان خۆش بێ سپاسەکەین ئەڵە قەلبتان ساغ بێ مەمنونین کاکە بەهناجان کاک بەهنام گوڵێکی نادوو لە خێ کاک باوەنجیان تۆ دەستخۆشی بەرنامەکە لێگەم سپاسی بینەر و بیسەرەکانی شەکەم سپاسی و هاوکارە بەڕێزەشتەکەم کاوکارە لە بەرنامەکەدا سپاس بۆ هەموو چاوی کاکە ڕەوەن ماجەکەین بەڕاستیمان دووە زۆر زۆر لە هەرموان دیلاکتر ئەوە چکە ئەرچێکی لەسرە گەیاندنی ئەو دەنگە بە جوانی بەڕاستی من سپاسەکەم بە ئیمکانەتێکی زۆر کەمی تەکنۆلۆژیەوە هیوادارم لێرە یەک شتێ بگورە کاک جەزا زۆر جار لە هەندێک مقابلی تەلەڤیزیۆنیەوە ئەنەشا ئەڵەن تۆ زۆر باسی کاک عادلەکەی مامۆسعادلەکەی جا من وتومە بە حەقەت یعنی ئەگەر ئەمم لا بێ هەمیشە من یەک فێقە لە پشت خۆمەوە بێ تەنیا ئەو لەو دیوتم چیکەوتم مامۆسعادم لەگەڵا بێکوە چۆن ڕاستی بۆ شارەکەی لەشکری هەگەڵا یەک لەشکری تەکنیلێ لەگەڵ جای تر ژێڵەمەوە هەندێک ژەنێر هەیە ئەوە خۆشە ئیشکردنەگەڵانە من جارێک کاک نزمی تار باسەکەمەوە مەسەنەکە مامۆسعادە بێکوە گروپی مۆسیقای کامل بەکامل من سواسانەکەم هیچم نەماوە ڕەمەزانتان پیرۆز بێت هەتا شەوی پێنجشەمە کە بە خزمەتان نەگەینەوە ئێمە شەوانی سێشەمە پێنجشەممان دانەوە بینە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی شەوچەی ڕەمەزان بە درێژایی ساڵی ڕابردوویەمە لە ڕەمەزانانە شەوچەرەمان هەبوو وەکو کۆمەڵی هونەری میلی و ئێستاش بەردەوامین و لەگەڵ دیاری بەرنامەکەمانە من ماڵاویتان یەکەم کاکە بەرام شادی دانەوە بەیەکەوە دوویستی خۆش بێت
قربانی یاری کافر لجگرت بردم مگر قربانی یاری کافر لجگرت بردم مگر بیارو هودم موام و فلای تو مناخر آی وی وی جان دی دی وی تو بابی خاتون من تو بابی من او یارم خوشوی فیری تو رو ربی لسر بالای برزی یار ایدامم بو صدر بی لسر بالای برزی تو ایدامم بو صدر بی چاو دا سیری گشا بولیم دا کی هرشا چاو دا سیری گشا بولیم دا کی هرشا کفری کملی واقع بو بچاوی جوان بیم آی وی وی جان دی دی وی تو بابی یارا کی من تو بابی من او یارم خوشوی فیری تو رو ربی لسر بالای برزی تو ایدامم بو صدر بی لسر بالای برزی یار ایدامم بو صدر بی لقل تو ما چاوشینم حسبا من ببینم لقل تو ما چاوشینم حسبا من ببینم وعده کوفو کردو ما شربی من هر تو بینم جا قرب من رازی حسدای کم بدبینم آی وی وی جان دی دی وی تو بابی یارا کی من تو بابی من او یارم خوشوی فیری تو رو ربی لسر بالای برزیان ادامم بو صدر بی لسر بالای برزی تو ادامم بو صدر بی